خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ لەگەڵ ئەو کارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەی دوێنێ ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆبەوە و باسی موچەی نەکرد. ئەمڕۆژ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆبەوە و باسی ڕێکەوتنیان کرد و بڕیاریان لەبارەی موچەوە نەدا. بەڵام قسە لەبارەی ڕێکەوتنەکە و ڕێکنەکەوتنەکە هەیە لەبارەی ناردنی نەوت. باز لەوە دەکرێت کە بەغدا داوای کردووە 400,000 بەرمیل نەوت ڕادستی سۆمۆ بکرێت لە ڕێی سۆمۆ بفرۆشرێت نەک سۆمۆ ڕادستی بکرێت. ئەوان هەم پارەی موچەدەن و زایدن ئەو مشتەقاتانەی یان ئەو لێکەوتانەی کە لە نەوتێ لە غاز و لە کارەبا لە نەوت و بەنزین ئەویش بە نرخی عێراق بۆ هەرێمی کوردستان بنێن. واش باز دەکرێت کارێمی کوردستان و توێتیمە بەشێکی ئەو نەوتە دەین ئەوەی تری خۆمان لە پاڵاوگەکان بە پێی ئەو ڕێکەوتنەی کە هەیە و بەشێکی بۆ کۆمپانیەکانی نەوت خەرج دەکەین. لە دوانی وەڕۆوە قسێک لەبارەی ڕێکەوتنەکەەوە زاڵ بووە. ئەویش ئەوەیە کە ئەم شەو چوارچێوەی هەمانجی لە بەغدا کۆ دەبێتەوە. وایان باس کردو کە ڕێکەوتنێکە بە پێی واتەنان لە بڕاگەندراوەکە حکومەتی هەرێمیشا هاتووە زۆر نەرمیمان نواندووە و تۆپەکە لە ساحەی سەرۆکوەزیرانی عێراقدا. ئەگەر ئەم شەو ڕێکەوتنەکە پەسەند بکرێ مەرج نییە واژۆ بکرێ ئەوە چاوەڕێ دەکرێت دوو موچە بێت. ئەمەیان بەگوێ خەڵک داداوە. هەندێک شەڵێن نەخێر ژمارەیەک خاڵە نیوەی رازین نیوەی رازینین کەواتە ئێمە بێ گفتوگۆی لەو بارەیەوە بکەین و چاوەڕێەوە بکەین کە ئاخۆ ئەم شەو چ خەبەرێکی خۆش دێ یان ئەم شەویش موچەخۆران و گیرفان بەتاڵانی هەرێمی کوردستان و وڵم لێکراوانی هەرێمی کوردستان بە ناسەی سات ڕۆژەکەنەوە. یانی ئەم شەوی پانۆرامامان لێرە لە ستۆدیۆ بەڕێز مامۆستا داراسیەکانیانی ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق زۆر سوپاس مامۆستا، سوپاس بۆ دەرفەتە. هەروەها لە سەی سادق بەڕێز مەشقاڵ کەولۆسی چاودێری سیاسیمان لەگەڵە بێت. سوپاس بۆ بەڕێزشتان مامۆستا. زۆر سوپاس بۆیەوەش. ئەو پێشوچی وتم ینی زانیاریەکە لای بەڕێزت دەقیق کامەیە هەر بەڕاستی هیچ شتێک لە ئارایە ئەم شەو؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی مێهرەبان سوپاس بۆیەوە سڵاش لە بینەرە بەڕێزەکان و بەخێراتنی میوانە بەڕێزەکەشەکەم. دیارە بەداخەوە ساڵانێکە لە هەرێمی کوردستان قەیرانی موچە و دارایی بەردەوامە کە زیاتر لە 10 ساڵە فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە نێوان بەرداشتی دوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی فدراڵە بەردەوام ستەمیان لێکراوە مافیان خوراوە. ئەوەی کە لێرە گوزارێ بڕوا ناکەم لە هێز وڵاتێکی دنیاە دەست بۆ قوت و بژێوی فەرمانبەران برێ. ڕاستە وڵات تووشی قەیرانە بێ جاری وایە تووشی هەندێک کارەساتی لە ناکاوە بێ بەڵام ئەوەی گرنتی کراوە موچە و شایستە دارایی فەرمانبەران و هەندێک مافی ئاسایی و یاسایی هاوڵاتیانە. بەڵام بەداخەوە لێرە زۆر جار فەرمانبەرانی هەرێمی کوردستان بوونەتە سوتەمەنی لە کاتێکە ئەم پرسە برایە دادگای فیدراڵی بڕیاری بۆ دەرکرد و هەروەها لە یاسای بودجێ لە ئەنجومەنی نوێنەران هەوڵێکی زۆر درا کە ئەم یاسایە بە شێوازێک دەربکرێت کە لە بەرژەوەندی گەلانی عێراق و خەڵکی هەرێمی کوردستان هەبێ و دوجار ئەگەر لە یادمان بێ لە هەمواری یاسای بودجێ ئەم ساڵە زۆر لایەنە کوردیەکان کۆدەنگ و یەکدەنگ بووین و فشارێکی زۆرمان کرد لەگەڵ لایەنە عێراقیەکان بۆەوەی هەمواری یاسای نەوت بکرێتەوە لە مادەی 12 بڕگەی جیما کە بڕی تێچووی دەرهێنانی بەرمیل لە نەوت لە $6 بەرز بکرێتەوە بۆ $16 بەو مەبەستەی کە کۆتایی بەم قەیرانی هەناردەکردنی نەوت و کێشەی نێوان کۆمپانیەکان و حکوومەتی عێراقی فدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان بێ. بەڵام گرفتە سەرەکیەکەی ئێمە لێرەوە سەرچاوە ئەگرێ بەداخەوە پابەند نەبوون هەردوو لە بە بڕیاری دادگای فیدراڵی بە یاسای بودجە بەو ڕێکەوتنانی کە لێنەوانیان هەیە. من قەناعەتم وایە ڕێکەوتن لەگەڵ کەس و لایەنێک و حیزبێکی دیاریکرا و کارکتەرێکی سیاسیە تاسەر ناتوانێت بڕ بکە. بۆ چووکە ئێستا ئەمڕۆگە لەگەڵ سوودانیا ڕێبکەوی یا لەگەڵ لایەنێکی شیعە لایەنێکی عێراقیە ڕێبکەوی ئەکرێت دوای چەند مانگێکی تر پرۆسەیەکی هەڵبژاردن هەیە ئەو لایەنە بە ئاراستەیەکی ترا بڕوە بەشدارە بێت لە حکوومەتا بەشدار نابێ یان کارکتەرێکە بێ یا کارکتەرە نابێ. بۆیە باشترین هۆکار یان باشترین شێواز بۆ کۆتایی هێنان بم گرفت و قەیرانانە ئەوەیە کە هەموو لایەنەکان پابند بن
ببنەما یاساییەکان لە چوارچەوەی دەستوری عێراق چونکە دەستوری عێراق ئەم دەستورە کاتی خۆی کورد ڕۆڵێکی باشی هەبووە لە نووسینەوەیە و پێم وایە کۆمەڵێک مافی زۆر گەورەشی بۆ گەلی کورد دیاری کردووە کە تا ئێستا بەشێکی زۆر لە نەر نهاتوونەتە دی بەڵام بەداخەوە سیرەکەی ئێمە ساڵانێکە سەرقاڵین بە دابینکردنی موچە و شایستە داراییەکانەوە کابوو لە بەغای ئەمە شەڕی مافە دەستوریەکانی خەڵکی کوردستانمان بکردایە بۆ خدایانزانانی کێشەی ناوچە جەناکۆکەکان هەیە و قەرەبووی زیان لێکەوتوانی جەنگی ڕژێمی پێشوو هەیە کە مەسەلەی هەڵەبجە و مەسەلەی ئەنفال و چیماباران و کۆمەڵک یعنی مەرگەساتی گەورە بەسەرگەلی کووردا هاتووە بەڵام بەداخەوەی ترۆکو وتم بەهۆی ئەوەی کە قەیران و جۆرێک لە ئەگەر ناوی بنین کەڵەکەبووی کێشەی ساڵانی ڕابردوو وهروەها بێمتمانەی لە نێوان هەردوو لادا تا ئاستێکی زۆرە و لەسەر هەمووشیانەوە پابند نەبوون بۆیە ئێستا ئەم بارودۆخە هاتۆتە ئاراوە کە بەڕای من باشترین خاڵ لە بەردەمی هەردوو لادا ئەوەی پابند بن بۆ نمونە ئەگەر کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمڕۆ خۆشبەختانە ئەوەی کە گوێبیستی بوون لە دەستگاکانی ڕاگەاندنەوە وتە بێژە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵێ ئێمە بە هەموو ئەوانەی کە چۆن لە یاسا بۆی دیاری کردونیا بڕیار دادگای فیدراڵی ئامادەی پێ کردو ئێمە پابندی نیان ڕێکەوەینیان بە تعبیرێکی ترەوە ئەڵێن نەرمیمان نواندووە کە هیوادارم ئەمە بچێتە بوابی کردداریەوە چونکە هەمومان پێشتریش زانین کۆبوونەوە بووە و لێک بەڵێنراوە لە بەردمی مایکەکان و لەسەر شاشەکان و گفتوگۆی چڕوپڕ کراوە بەڵێنراوە کە کێشەی موچە کۆتایی دێ و بەڵام دوجار سیرەکەین لە بوابی کردداریە بەداخەوە گرفت و لەمپەر و کێشەی بۆ دروست بووە کە هیوادارین ئەمە کۆتایی قەیرانەکە بێ و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە مۆ هەناسێکی ئاسوودەیی هەڵمژن و ماگانە چاوەڕایەوە نەبن کە لە شاشەکانی ڕاگەان لای کەمی ئێمە لە بیری دەستکەوتی ترابین بۆ خەڵکی کوردستان حەزمە کردم شەو لەگەڵ جەنابتە گفتوگۆ بکەم لەبارەی کۆمەڵێک بابەتی دیکەی سیاسی نەتەوەی نەبێن لەسەرەوە مامۆستا و کۆبنەوەی چوارچەوەی هەمانجیەیە شتێکی وا هەیە بەڵام نازانم تا چەند ئەندازێکای ئەم شۆکۆبوونەوەکە ئەکرێ یان ناکرێ بەڵام من هەروکو ئاماژەم پێکرد ئێمە دەتوانین استفادە لە قانونی بودجە بکەین قانونی بودجە قانونی یاسای بودجە تەبی ئەم یاسایە هەموو لایەنەکان لە ئەنجومەی نوێنەران دەنگیان پێداوە ڕاستە ئێمە وەکو خۆمان فراکسیۆنەکە خۆمان دەنگمان بە هەندێک بڕگەی نەدا بە تایبەتی ئێمە ئەوە بوو ئەو کاتە ئەگەر لە یادتان بێ داوامانە کرد فەرمانبەرەکانی کەرکووک ئەو ئەوانەی کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانم بگەڕێنەوە سەر حکوومەتی عێراقی ئەگەر هەڵەنە نزیکەی حەوا بۆ 16,000 فەرمانبەر بوو داوامان کرد ئەمانە مادام لە چوارچێوەی ئیداری حکوومەتی عێراقیان موچەشیان لەسەر ئەوان بێ بەڵام ئەو بوو پەرلەمانتاری عێراقیەکان ڕازی نەبوون یعنی ئەو بوو کێشە دروست بوو لە کاتی دەنگدان و ئێمە لە بەش هەندێک بڕگەی وەکو فراکسیۆنی یەکگرتو و دەنگمان پێنەدا لەبەرەوەی پێمان وا بوو لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نیە بەڵام دوجار تێپەڕی کە تێپەڕی و دەنگی لەسەردا و زۆر نەدەنگی لەسەردامانەوە ئەبێ بە ئەمە بەشێک بڕارەکەی دادگای فیدراڵی بە هەمان شێوە بتەوێیان نەتەوێت ئێمە 21 ساڵ 23 ساڵ لە عێراق کێشەی داراییمان هەبوو لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵە بەڵام ئەم جارە دادگای فیدراڵی هەردوو لا پابندەکە بەوەی کە موچەی فەرمانبەران دابین بکرێت لە کاتی خۆیان دیارە کۆمەڵی مەرجوڕێکاری بۆ داناوە بەڵام بەداخەوە ئەوش نەیتوانی چارەسەری گرفتەکە بکە کە لە کاتێکە لە ڕووی یاسایە چارەسەر بوو بەڵام لە ڕووی پراکتیکی و جێبەجێکردنەوە گرفتی بۆ دروست بوو مامۆستا ئێستا کێشەکە مەسەلەن خەڵکی هەرێمی کوردستان حەقیشی نیە مەسەلەن داوای موچە لە حکوومەتی هەرێمی کوردستانەکە هەڵەکە کەم و کورتیەکە پابند نەبوونەکە لە کام داوازیان ئەم بابەتە کاگزانە بەڕاستی ئەبێت تەسنیف بکرێ بەزەبت منەوێت بە دووستون بێ مەسەلەن ستونی هەرێم ستونی بە ئەو بەشەی کە ئێمە بۆ نمونە باز لە بڕیارەکەی دادگای فیدراڵیەکە کە هەردوو لای پابند کردووە کە ئەبێ موچەی فەرمانبەران ماگانە لە کاتی خۆیان بدرێ بۆ نمونە چەند مەرجێکیش یان چەند ڕێکارێکی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ نمونە داوا کراوە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە سا 50 داهات ڕادەستکە داوا کراوە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم لیستە کە لە ڕابردووە کۆمەڵێک کێشیتیا بۆ خۆشبختانە لەم کۆتایە ئەو گرفتانە وەک ئەڵێن چارەسەر کراوە باز لەوە کرا بۆ نمونە پرۆسی تەوتینی فەرمانبەران ڕاستان تەوتینە لە بینی هەرێم و بەغایە جۆرە لە جۆرەکان مامەڵێک پێوەکرا تەفسیری جیاوازی بۆ کرا ئەوان پیانەوە ئەگەر ئێستا پێم وایە ئێستا جۆرێک لە تێگەیشتن هەیە لەسەر ئەو مەسەلەی تەنانەت دادگای فیدراڵی جۆرێک لە شرۆڤەکەی ئاسانکاری کردووە بۆی کاڵە ئەو بانکانە ئەگەر لەلایەن بانکی ناوەندی عێراقی وەدان پێیاندرا بن و فەرمی بن کە ئەمەش خۆی مەخرەجێکی باشە بە جۆرە لە جۆرەکان ئێمە بۆ واقعی بین من پێم وایە گرفت لەوە نییە من تۆ لە چ بانکێک هەژمارەکەینەوە گرفت لەوەی متمانە ئایا من کە لەم بانکەمیان لەم بانکەم دەست بۆ قوتەکەم نابرێت دەست بۆ موچەکەم نابرێت بۆ فەرمانبەری هەرێمی کوردستان کە من زۆر جار ئەمە تۆ بەڕاستی کاکزانە من حەزمە کرد هاوڵاتیانی هەرێمی کوردستان متمانیان بە بانکەکانی کوردستان زیاتر بێ تا بانکەکانی عێراق
بۆ چونکە ئەمە بانکی وڵاتی خۆمانن کوردین بەڵام لەبەرەوەی لە ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2015 و 14 و کۆتاییەکانەوە بیگرە هەتاوەکو ئێستا و 2024ش موچە خوراوە پاشەکەوت کراوە لێ بڕین هەبووە متمانە لاواز بووە با بڵێن نەژماوە متمانە لە نێوان فەرمانبەر و لەوان حکوومەتە ترسێک دروست بووە ئێستا بۆیە ئەم هەژماری منە کە زۆر جار بانگەشی ئەوەیە کرد کە ئێمە 90 خزمەتگوزاریمان هەیە من هەندێک لە نزیکەوە بۆ برادرانشم گوت و لە هەندێک دیبیت و کەڕاوتم ئەم 90 خزمەتگوزاری ئێوە هەندێکیان بخەنە گەڕ بۆی هاوڵاتی متمانەی بۆ دروست بێ بەم بانکانە بێ لای ئێوە فۆرم پڕکاتەوە نەک بڕا بە شوێنێکی تر بەڵام بەداخەوە وەکو وتم قەیرانەکان هێندە زۆر بوون لە ڕابردووە ئەو متمانەیە لاواز بووە ئێمە ئەبێ بە ڕازگویانە بدوێن لەگەڵ خەڵکە بەشێکی حکوومەتی هەرێمی کوردستان پابەند نەبوو بەشێکی واقعە بەڵام لەو لاشەوە حکوومەتی عێراقی فیدرال من پێم وایە خەلەکەی حکوومەتی عێراقی فیدرال لێرەدا ئەوەیە من و تۆ کەم تەرخەبین من و تۆ پابەند نەبووین تر وەزارەتی دارایی عێراقی فیدرال و وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمە وەزیرێکی دیاری کراوە ئەو هاتووە چی کردووە هاتووە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی بڕیوە کە لەم بەشەیە ئەمە مخالفەیەکی دەستوریە یاساییە زوڵمە تۆ بتێوە نەتەوە زوڵمێکە لە فەرمانبەری هەرێمی کوردستان کراوە بۆ چونکە فەرمانبەر لە ڕووی ئیداریەوە کە دەوامی کرد واجبە حکوومەت مافی خۆی باتێ ئێستا لای ئێمە ئەم مافی لێ زەوت کراوە یان لێی سەدراوەتەوانێت داوامی پێکرە بەڵام موچەی پێ نادرێ ئەمە لە لایەکی تریشەوە ئێمە بمانەوە هەرێمی کوردستان بە پێی دەستوری هەمیشەی عێراق قوارەی هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان فەرمانبەری حکوومەتێک ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە و پێویستە ئەم حکوومەتە لە بیری دابینکردنی شایستە داراییەکانی بێ ئیتر لەگەڵ بەغایە کێشەکان چارەسەرەکە بۆ خۆی هێندەی داهاتەیە ئەتوانێت دابینی بکە ناکرێ ئێمە بەڕاستی هەر کێشەیەک دروست بوو یەکسەر دەست بۆ قوتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە لە ئێستا وای لە هاتۆ بەداخەوە ئەمە گرفتە سەرچێکەیە زۆر باش بچینە لای کاک مەشغەڵ سڵاو لێبێ بە بۆچوونی بەڕێستانە و بابەتە پەیوەندی بە پابەند نەبوونی هەردوو لاوەیە کەم و کورتی هەردوو لاوەیە کە ئێستا فەرمانبەر و موچەخۆری هەرێمی کوردستان تێیدا زەرەرمەند و تێیدا باجەکە یەدەن یاخود بەڕاستی پرسەکە پرسێکی سیاسیە زۆر سپاس سڵاو ڕێزم بۆ جەنابت و بۆ بینەران و جەنابی مامۆستادارا من کۆڵێک خۆشحاڵ بووم کە زۆر بە هاوسەنگی قسەی کرد من لێرەوە ڕێزم بۆی هەیە دەستی خۆش بێ سەبارەت بە مەسلەی موچە هیچمان کولیلەوە ناکەین کە خەڵک نی بەڕاستی هاتۆ بە چۆکە ینی ئێمە باواقعی بین هەموو خەڵک بازار ڕۆساوە هەموو ئەو وەزع زۆر خراپە هیوادارم زۆر بە باشی بە خێرایی هەر ئەم شەو چارەسەر بکرێ ئەمە مەسلەی موچە کە قسەی لەسەر نییە بابەتی موچەوان هەرگیز قسەی لەسەر نییە بەڵام ئەگەڕێنەوە بۆ بە پرسیارەکەی جەناب ئایا ئەم بابەتە یاساییە زانی چۆنە قسەکانی مامۆستادارە هەمووی تەواو ئەگەر عێراق دەوڵەتێکی تەبیعی بووە ئەگەر عێراق دەوڵەت بووە زانی بەڵام ئێمە ئەبێ بچینە ناو جەوهەری بابەتەکانی خۆمان جەوهەری دەردەکەی خۆمان نەخۆشیەکەمان لەکوایە بەڕێزان نەخۆشی ئێمە لەوان نییە کە یاساکان بەڵێ یاسا جوانە دەستور مافی بە کورداوە باشە تا ڕادەیەک باش هەر چەند خۆم دەنگم پێ نەداوە بەڵام کێشەکەی ئێمە لەوان نییە ینی سەیری کە ئێمە ئیستا باسیەوە کرێکە ڕێکەوتن کراوە لەسەر لە ساپەنجای داهاتی غێرەنەوتی ئەمە بۆ وڵاتێک کە وڵات بێ احترامی قانون و کەلتوری پابندبوون بە یاسا و ئەوانەی تیابێ ئەمە تەبیعیە ئەبێ حکوومەتی هەرێمیش پابند بێ بەڵام ئێمە لە سەداسەدی کوردستان لەژێر سەیتەرە و هەیمەنەی ئیسێش لەژێر سەیتەری عێراقایە لە سەداسەدی کوردستان و داهاتەکانی و ئاو و هەوای و بڕیاری و میلەتی و هەموو شتێکمان لەژێر دەستی عێراقا بوو کە ئەنفال کراوین کە کیمیاباران کراوین کە ماڵ و سەروەت و سامانمان سووتێنراوە ئێمە نەوتی کوردستان براوە بۆ بانقەکانی دەرەوە لە بانقەکانی دەرەوە دراوە بە ڕۆکێت و نراوە بە شار و دێهاتی ئێمەوە ئەمە واقعی عێراقا تۆ ناتوانی گرە و لەسەر دەستور بکەی لە عێراق ناتوانی گرە و لەسەر دادگا بکەیت ناتوانی گرە و لەسەر هیچ کام لەو پنتانە بکەی کە لە ژیانی هاوچەرخ خەڵکێک میلەتانی تر پشتی پێبەست ئەزانی میلەتێکی گەورەی وەکو هندستان کاکە 860 بەس دینی تایە ێ باشە ئەمانە بەرژەوەندی جیاوازیان هەیە بیرۆڕای جیاوازیان هەیە چۆن نتوان بەرژەوەندیەکانیان بخەنە سەر سیستماتیکی بکەن ئێمە میلەتی کورد دووەم نەتەوەی عێراق بەداخەوە کاڵم عێراق دووەم نەتەوەیە لەم قوارەکە ئیسەناونراوە عێراق بەڕاستی
ئیستا بۆچی عێراقیەکان ناتوانن بەرژەوەندی خۆیان تێکەڵ بە بەرژەوەندی ئێمە بکەن؟ یعنی پرسیارێکە کەم لە هەموو ئەو کەسانی کە گرە و لەسەر قانون و لەسەر یاسا و لەسەر ڕێکەوتنەکەن من هیوادارم ئەم ڕێکەوتنانە سەر بکەوێت هیوادارم زۆر هیوادارم کە هەر ئەمڕۆ هەر سبەینێ موچەی خەڵکی کوردستان بێ خۆشمان پێویستمان بە موچە هەیە و هەموو لایەکە بەڵام ئێمە ئەرکی وەزیفی خۆمان ئەرکی فکری و سیاسی خۆمان ئەوەیە کە خەڵک نەخەڵەتێنین نابێ بین هەندێک بابەت هەیە تێکەڵاوی جەوهرە ئەساسیەکەی بکەین من حەزەکەم هەموو لایەک بزانێ بە شاهیدی هەموو کوردنە کێشەی موچە چارەسەرە بێ و نە مەسەلەی یاسا و بەندەکانی یاسا و دەنگدان لە پەرلەمان و هەر هەمووەکەی احترامی زۆرم هەیە بۆ هەمووتان و بۆ هەموو بینەران بەڵام بەڕاستی ئەمە خۆخەڵەتاندنە هیچ پەیوەندی بە ڕێککردنی ژیانی سیاسی و قانونی لە عێراقا نییە بەڕێزان جەوهەری بابەتەکەی ئێمە ئەوەی عێراق ئێمە بە هاوڵاتی کە ئەمە مەسەلەن کێشەی موچە چارەسەر نابێ و عێراق پابەندی یاسا نابێ لەبەر ئەوەی عێراق ئیسە پێتەڵێم عێراق منطقی مامەڵەکردنی کۆمەڵگەی بەدەوی عەرەبی لەگەڵ بەرامبەرەکانی خۆیان هەمیشە خۆیان قەولێکیان هەیە لە عەرەبەکان قەولێکیان هەیە لە حەق بە شمشێرە ئەوەی هاوارەکە ئەوە دۆڕاوی ساحەکەی باشە کە حەق بە شمشێر بێ سەیریکە ئەمەیشیان سەلمان هەردوێنێ ئەم ئیدیۆمە زۆر خەتەرەیان سەلمان لە ژیانی سیاسی و ئیداری و ژیانی مالی ئێمە 13 ساڵەیان 12 ساڵە موچەی خەڵکی کوردستانیان بڕیوە لەبەروی خەڵکی کوردستان شمشێر بەکار ناهێنێ ئیسا ئیخەنە ناو مداولات و ڕۆتیناتی ئەمڕۆ ئەو ئیمزای بکە و بەیانی کەسێکی تر و ئەمە هەمووی مناڵ خەڵەتاندنە بەڵام هەشتی شعبی 2 ڕۆژ موچەیان ڕاگیرایان 2 ڕۆژ کارتی کریدیت کارتەکانیان لە بەقەکان نەخوێنرانەوە ڕاستە خۆ موشەکبارانیان کرد و کێشەکەیان حەل بوو عێراقیەکان پابندن بە هەموو پنتەکانی عەقلی بەداوای عەرەبی عەقلی بەداوەتی عەرەبی بەرامبەرەکەی قبوڵ ناکا بەرژەوەندیەکانی ناخوێنێتەوە و هەمیشە وەکو سەردەست خۆیە بینێ ئێمە بۆ تێگەشتن لەم بابەتە نابێ بگەڕینەوە بۆ یاسا چونکە یاسا هەمومان نەزانین یاسا مشتەڕعشتی جوانی داناوە دەستور ئەگەر جێبەجێ بکرێ باشە خۆ ئێمە پێش دەستور پێش ئەوەی نەوت بفرۆشین ئەوان هاتن مادەی 140 پێشێل کرد و خستیانە ژێر پێ باشە ئەمە کێ بوو وای کرد کە مادەی 140 جێبەجێ نەکرێ کێ بوو ئەسڵەن هەرێمی کوردستانی ناچار کرد بەوەی نەوت دەربهێنێ هەرەو کاتی کە نەوتەکەیان ڕاگرت و کە تەمویلی خەڵکی کوردستانیان ڕاگرت بەڕێزان خۆشەویستان ئازیزان عێراق بڕیاری داوە بە هەڵوەشانەوەی هەرێمی کوردستان بە کۆتایی هێنان بە لامەرکەزیەتی حکم لە عێراق ئەمە بەرژەوەندی استراتیجی و زۆر گەورەی ماڵی شیعەیە ئێمە ئەبێ لەمە تێبگەین ئێمەڵین ئەمە ئامانجی عێراقە بەڵام ئەی کورد خۆی چیەکە کورد کاردانەوەی چییە کارتەکانی چییە چۆن ئەتوانێت خۆی لەم تەنگژە دەرباز بکە ئێمە تاکو ئیسە لە دوای دەستبردن بۆ بڕینی موچەی خەڵکی کوردستان زۆر بەداخەوەکە سیاسەتی ئەپارتای دەدژی خەڵکی کوردستان پەیڕەوەکرێ لە 2013 و 14 هەتاکو ئیسا چەندین جار ڕێکەوتن کراوە و چەندین جاریش پرۆژە یاسای بودجەوانە براوەتە پەرلەمان و پەسەند کراوە بەڵام هیچ کاتێک جێبەجێ نەکراوە عێراق ڕێکەوتنەکانی پێشتریشی لەگەڵ کووردا جێبەجێ نەکردو هەمیشە کاتێک گەڕاوەتەوە بۆ کورد دەتوانێت چی بکات یان ئەبوو چی بکات یان ینی ئەوەی کە واقع پێمانەڵێ ئەبێت چی بکات خۆی ئەوەی کە واقع یەک شت هەیە مامۆستا یعنی پێویستە من هیوادارم هەر هەمومان لە قاڵبی خۆی لە بابەتەکان سیر بکەین ئیسە سیرکە ئیسە ئێمە سەروەریمان سیادەمان بڕیارمان شوناسمان هەمووی لەلایەن عێراقەوە داگیر کراوە کوردستان خاکێکی داگیر کراوە ئەم خاکە داگیر کراوە گەلی سەردەستی عەرەبی پێویستە لە بەرامبەر ئەوەی کە ئێمە ژێردەستەی ئەوین هەموو شتێکمان لای ئەوە وەکو هەر داگیرکەرێکی تر لە مێژووا بێت ئەرکی خۆی ڕاپەڕێنێ ئەرکەکەیشی ئەوەتە هەم تەنمیە ژێرخانی ناوچە داگیرکراوەکان بکە هەم تەنمی ئینسان بکە نابێ بێت بەڕۆنی خۆت سوورد بکاتەوە بڵێ بێ خۆت یعنی سەیریکە مشکلەکە لە ڕۆحی بەرزەمن و متەکەبیری احتیلالی عێراقیایە سەیرەکەی عێراقیەکان یعنی ئامادە نین ئیعتراف بە ئەنجامەکانی ڕیفراندۆم بکەن دەبابە ئەهێنێ بۆ ئەوەی تۆ سڕی بکەیت کەواتە تۆ میلەتێکی ئیرادە داگیر کراوە کە ئیرادە داگیر کرابێ باش ئەیە بێ ئەو گەلەی کە خۆی بە خاوەنی ئیرادە و خاوەنی دەوڵەتەکە ئەزانێ
کە سیادە لە ئێوە ئەبێ بێت خزمەتی بکە و بەرژەوەندیەکان و دابین بکە و سپۆنسەری هەنگاوەکان بکە و بنیەی تەحتیش دروست بکە هەروەکو ئەوەی کە فەرەنسیەکان لە میسر کردیان هەروەکو ئەوەی کە ئیسا هندستان و پاکستان لە کشمیرەیکەن هەروەکو ئەوەی کە ئەو جەماعەتانەی تر لە تایوانەیکەن لەبەرەوە ناکرێ ئێمە چاوەڕوانی ئەوە بین خەڵک بە ماڵی خۆیەوە بە ڕۆنی خۆی بێت خزمەتکار و ڕعەتی عێراقیەکان بێ ئیسا لە هەموو سیاسیەکانی عێراق بپرسە چەمکی هاوڵاتی لەگەڵ چەمکی ڕعەت بزان کامیانیان بەدڵە هەتا ئەم لە حزە قوبوڵی نییە دەستورەکەیشیان دانەنێ بە مەسەلەی ئازادی ڕادەربڕین و ئەم بابەتانە بەڵام هەتاکو ئیسش قوبوڵی نییە تۆ بچووکترین ڕەخنە لە مەرجعەتی دینی بگری بچووکترین ڕەخنە ئیسش چیمان بەدەستەوێت کاک مشتاق ئەتوانین چی بکەین ئەمانە لە ڕوانەتەوە یەکەوە ڕاستن بەڵام چیمان پێ ئەکرێ ئەمان توانی چی بکەین لە چیا ئێمە زۆرمان پێ سەریکە بەڵێ یەکەم شت کاکە یەکەم شت ئێمە لەوە کەم تەرخەمین بەڕاستی زۆر بەڕاستی ئەو فشارەی کە خراوەتە سەر ئێمە بە ئامانجی لە ناوبردننی تەواوی نەتەوەی کورد و خەونەکانی بەڵام کورد لەبەر ئەوەی حیلەی نییە حیلە بە مەعنا پلان حیلەی نییە بە معنای ئەوەی کە چی بکا کاردانەوەیەکی تەندروست یان لە مخەتەتەکە تێناگا مشکلەکە ئەوەیە خەڵکێکی وەکو ئێمە هەرچەند هاوارەکەین نەدەنگمانەگە و نەکە سەڵێ ئەو ئاوەی خواردتەوە عافێتی بێ ئەگینا کاکە ئێمە لە 2014 هاوارەکەین ئەوەی کە دانرا و ئامانجەکە ئیسە سەیرەکەی دەسەڵاتدارانی عێراق حیزبەکانیان میدیاکانیان بە ئاشکراڵێ هەرێمی کوردستان هەڵوەشێنەرەوە موچەت بۆ نێرم باشە ئێمە لە 2014 وڵێت ئەمە ئامانجەکەی ئیسا عێراق کازانی ئێمە گەشتوینەتە ترۆپکی لاوازی بەبێ پەروا بێترس و جورئەتی ئەوە ئەدا بەخۆی کە بڵ ئامانجە حەقیقەکەی ئاشکرا بکە لە کاتێکە ئامانجەکەی بۆ ئێمە ئاشکرا بوو لە ئەوڵەوە تا ئیستا قسەکەی ئێمە اینجا پرسیارەکەی جەنابوو لەسەر ئێمە ئەتوانین چی بکەین سەرەتا ئێمە ئەتوانین بە یعنی پەیمانی شەرەف بە یەک بدەین کە حیزبەکانی ئێمە یەکڕابن یەک هەڵوێز بن یەک بڕیار بن یەک پلان بن ئەمە ئەرکی ئەخلاقی و مێژووی هەموو حیزبەکانە بە ئیسلامی و ئەلمانی و ئەوانەوە ئێمە لە ناو خۆمانە لە کوردستان با دەستکەین بە چاوی دز و گەندەڵ و ئەوانەی کە ئەم میلەتە ئەبن بە ئاقارێکی خراپ بەڵام لە بەغا لە پایتەختی احتیلال ئێمە ئەبێ یەک پلانمان هەبێ جارێ یەکبوونی ناوماڵی کورد گرنگترین خەسڵەتی بەرەنگاربوونەوە و پوچەڵکردنەوەی ئەو پلانە شەیتانەیە کە عێراقەتی بۆ کوردستان ئەمە کە هیچ مجاینێکی تیانە بەڵام خاڵی دووەم ئێمە چیمان هەیە کاکە جەنابی مامۆستا ئازانی و بینەران ئەکسەریان نەزان کە دەوڵەت بریتە لە هەیبەت و زیاتر ئیشەکانی دەوڵەت بریتە لە هەیبەت و لە شەرعیەت ئەنجا ئاڵا تەمسیلی شەرعیەتی ئەو دەوڵەتە و سمبولی ئەو دەوڵەتە هەبێ باشە ئێمە کە فەرمانبەری ئەو دەوڵەتین کە ناوی عێراق و ئاڵای عێراق لەسەر فەرمانگەکانمان هەیە ئێمە دەوامی خۆمانمان کردوکو جەنابی مامۆساوتی بۆچی من بە جەریرەی چی باج بدەم ئایا ئەمە پێچەوانەی ڕۆحی قوانینە لە هەموو دنیا لەوەتەی هەمووڕابی قانونی داناوەتە ئەم چرکە ساتە کە عێراقیەکان قانون جێبەجێ ناکەن لە هیچ فەقەرەیەکی قانونی سەماوی و دنیایی نەهاتووە کە من تاوانێکم نەکرد بێ نەوتم نەفرۆشت بێ بەڵام بێم باجەکەی بدەم زۆر باش ئێمە کەواتە ئەبێتی ئەو ئاڵای کە لەسەر فەرمانگەکانمانە دایگری ئەم ئاڵا بە ئیجماعی کورد دابگرین ئیتر ئەو ئاڵا تعبیر لە شوناسی ئێمە ناکات چونکە نەیتوانیوە بەرژەوەندیەکانمان دابین بکە نەیتوانیوە کەسایەتی ئێمە دابین بکە خاڵێکی تر کە من پێم وایە ئێمە ئەزانی چی زۆر ئەخلاقیانە سیاسەتەکەی یعنی یەک لە مشکلەکانمان ئەوەی پێویستە مەسائیلە ئەخلاقیەکان دابرین لەسەر ڕەفەیەک ئێمە مواجهەی داگیرکەرێکی بێڕەحمەکەین کە لە دوای ئەنفال لە دوای کیمیاباران هاتووە جینۆسایدی سپیتەکە هاتووە زامەکانت بکاتەوە ئێمە دەیان کارتمان هەیە کاکە وەرن بە کۆنگرێک ببەسین عاقڵەکانی کورد سەرۆک حیزبەکان سەرۆک عەشیرەتەکان کۆبنەوە ئەمە مەسەلەی مەسیرە ئەمە مەسەلە منافەسەی بینی حیزبەکان نی عیبە ئەم منافەسە ئەمە مەسیرە عاقڵمەندانی کورد دانایانی کورد با کۆ ببنەوە لە شوێنێکە کارتمان زۆرە کاکە ئێمە خەریتێ من یەک شتت پێڵە مامۆستا بەڵێ یعنی ئەگەر بێت و ئێمە بە ڕۆحێکی کوردانەی موسڵمانانەی ڕێک و پێک لە پلانەکەی عێراق تێبگەین و کارتی خۆمان ئاشکرا بکەین بۆ ئەوەی چی بکەین بەرامبەر عێراق زۆر زەعیفترە لەوەی کە بتوانێت نەتەوەیەک بدا بە عەرزە کاکە گیان ئێمە پلانمان هەیە و من بە شەرتی ئیعدامەڵێم پلانمان هەیە ئەگەر موچە و بەرژەوەندیەکانی کوردستانمان دابین نەکرد با فەرموو حیزبەکانی کوردستان ئێمە ئیعدام بکەن باشە کاکە
باسی ئەوە پلاناکەین لە مامۆستاداراش بگرین سوپاس دەکەم کاک مەشخەڵ ئەمە ڕۆنگەیەکی نەتەوپەروەری کاک مەشخەڵ بوو باسی ئەوەکە کە بەڕاستی عراق بڕیاری داوە هەرێمی کوردستان هەڵبۆشێنێتەوە ئەمە ئەوەیە یان بەڕاستی ینی ئەوە ڕوانگەی بەڕێزیانە یان بەڕاستی ئێمەش خۆمان کەم تەرخیمی زۆرمانێ مامۆستادارە دیارە مەسەلەی قوارەی هەرێمی کوردستان بەرهەمی خەباتێکی زۆر قوربانیەکی زۆر ساڵانێکی زۆرە ئەمان پێم وایە ئەبێ ئێمە قوارەی هەرێم جیا بکەینەوە لەگەڵ هەندێک لایەن لە هەرێمی کوردستانە من پێم وانێ هیچ کوردێکە بێت لەم سەرزەویەیە دژی قوارەی هەرێم بێ ئەگەر دژیشی بێ ئەوە حاڵەتێکی ناتەن دروستە چونکە هەمومان ئەزانین ئێمە هەم وەکو هەم لە ڕووی ئاینیەوە هەم لە ڕووی نەتەوەییەوە هەم لە ڕووی یاساییەوە مافی خۆمانە بەڕاستی کە خاوەنی هەموو ئەو شتە بین کە گەلانی دنیا خاوەنێتی بەڵام ئێمە ئەم حکوومەتەی عێراق ئەبێ ئەم حکوومەتەی ئێستا عێراقە ئەگەر ئەو نەغمەیەشی تیا بێ بێوێ دژی هەرێمی کوردستان بێ بێوێ تەسفی هەرێم کا بێوێ هەرێم لە ناوبەرێ تەسەور ناکەم ئێستا یەکەم ئەو توانایی نییە دووەم ئەو زەمانە بەسەر چووە تێوە نەتەوێت ئێستا کورد لە ناوەندە جیهانیەکەیە بەڕاستی کارکتەرێکی کارایە کارکتەرێکی هێندە لاواز نییە ئەمە خاڵێکی تریان ئەم حکوومەتی کە ئێستا لە عێراقایە ئەم حکوومەتە کورد یەکێکە لە پێکێنەرە سەرەکیەکانی ئێمە ئەزانین دەستوری هەمیشەیی عێراق لە ساڵی 2005 سیستەمی حکومڕانی لە عێراقا بە سیستەمێکی تەوافقی ناوزەت کردووە ئێستا بۆ نمونە سێ سەرۆکایەتەکە پۆستێکی کووردە پۆستەکەی تر کە لایەنی ترە جێگرەکانی یەکێکی کووردە وەزیرت هەیە سەرۆک کۆمارت هەیە جێگری ڕێزوزەرات هەیە جێگری سەرۆکی پەرلەمانت هەیە پۆلێک لە بریکار و وەزیر و پلە تایبەتت هەیە لەبەر ئەوە ئەم بابەتە من ئەڵێم ئەگەر کورد بەم نەغمەیەوە مامەڵە لەگەڵ بکە بکەین تۆ ئەم بەغایە ئەگەر بیرفعل ئەم بەغایە ڕاستە ئەمەی ئێستا ئەمانە دوژمنی کوردن ئەجێندا و بەرنامە و پلامیان ئەوەیە قوارەی کوردستان بتوێنەوە ئێدەی باشە پاردیوکێتی چێکەن لەم دەسەڵاتیان لە بەغا ئەمە پرسیارێکی جددیە بەڵێ چونکە ناکرێت جێگری ڕێزوزەرا بڵێ من ئاگام لە ئەجەندای ڕێزوزەرانیە جێگری سەرۆکی پەرلەمان بڵێ من ئاگام لە ئەجەندای سەرۆکی پەرلەمان نییە جێگری سەرۆک کۆمار بە هەماشەوە لەبەرەوە ئەم بابەتە من پێم وایە لە ئێستادا ئەو دەستورە خاڵی بەهێزە بۆ کورد وە کورد ئەتوانن لە ناوەندە عێراقەکەیان لە ناوەندە جیهانیەکەیان لە ناوەندە سیاسی و ڕاگەیاندنەکە تاکید لەوە بکاتەوانە کە ئێمە لەم دەستورەیە کۆمەڵە مافمان پێدراوە ئەم مافانە داوا بکەین لە لایەنە بەرپرسەکان کە بۆ نمونە ئەوەکیانە مادەی سەوت لە بالفعل ئەمە ئێمە کۆدەنگ بین خۆشبەختانە لایەنە کوردیەکان لە بەغا بۆ مێژوو من ئەواڵێم لە پرسەنەتەواتیەکانە کۆدەنگن یەکدەنگن من چەند شوێنێکی تر ئەمە وتووە چەند پرسێک لەم خولەی پەرلەمانە یەکلا کرایەوە کە 23 ساڵە کورد لە بەغا یەکلا نەبووبەوە یەشی لەوانە بە پارێزگابوونی هەڵەبجێ کە ئەمە بمانەوێیان نەمانەوێت سەروەریەکە بۆ ئەندامانی ئەم خولەی ئەنجومەی نوێنەران لەگەڵ هەموو ئەوانەی کە هەڵوشیان داوە دووهەم جێڕانەوەی ملک و ماڵ و زەوی وزارە داگیرکراوەکانی کەرکووک و کە عادەت العقارات إلى أصحابها ئەگەر چی لەم پەریشی بۆ دروستکەن بۆ جێبەجێکردنی بەڵام دوجار بووە بە یاسایەک و دەنگی لەسەر دراوە ڕۆشتۆ لە واقعی عێراقا بڵاو بۆتەوانە کۆمەڵێک پرسی تریش هەن بمانەوێیان نەمانەوێت ئەو مەسەلەی دادگای فیدراالیە کە باس لە شایستە دارایەکانی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەکە وەکو سەرجەم عێراق بۆیە ئێمە ئەبێ ئەم شەڕانە بکەین لە بەغا بەڕای من بە کۆدەنگی و بە یەکدەنگی ئەم شەڕانە بکەین و ئەو بەشی کە ئەکەوێتە سەر ئێمە وەکو هەرێمی کوردستان یعنی ئەبێ چۆنەڵی سیاسات بریتە لە فەنی ممکنات هوەری ئەوەی کە توانات هەیە ئەوەی کە پێت ئەکرێ ئێمە نابێت لەم قۆناغەیە کارێک بکەین کە هەرێمی کوردستان و قوارەکەشی بدەین بە ئاوە هەنی با واقعی بین لەوانەیە ئێستا کوردەواری شتێکە قسەیەک ئەڵێ چاو زۆرە بینێ بەڵام دەست کورتە لەوانەیە خەونی هەموو تاچێکی کورد دروستبینی دەوڵەتێکی سەر بەخۆی کوردی بێ هەنی بڕۆ ناکەم کەس لای لەما بێ بەڵام ئایا لەم واقعی ئەمڕۆیە کورد ئەگەر ئەم داواکاریە بەرزکاتەوە ئایا ئەوەی هەشمانە لە دەستیە دێنیانە چونکە بیلفعل وەرەقەی ڕێفەرەندۆمەکە یەکێک بوو لەو نمونانە نە وڵاتانی دراوسێ نە وڵاتانی زلهێز نە ئەجێندا سیاسە نێودەوڵەتیەکە هاوکارتە لەبەرەوە کەواتە تۆ ئەبێ بێ لێرە چی بکەی فەنی ممکنات مامەڵە بکەی چۆن بتوانین ئێمە نموزەجێکی جوان لە عێراقێکی فیدراڵە پێشکەشکەین
کە من پێم وایە کورد لەم بەشایە کەم تەرخەم بووە لە ماوەی 33 ساڵی ڕابردووە کورد نەیتوانیوە ئەزمونێکی سەرکەوتووی نمونەیی پێشکەش بکە ڕاستە ئێمە نابڵێ وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم نابێ هەموو شتێکی خەڵکیش زەربی سفر بکەین کارکراوە بەڵام لە ئاستی پێویستانە بووە ئێستا ڕوحی نەتەوایەتی لە لای تاچی کورد چۆنە من جارێ ئەم قسەیەم کرد لەگەڵ برادرەکە زۆر پێی نیگەرم ڕاستگۆ بم لەگەڵت ئێستا من ئەم جووی لە ئێمە ئینتیما زۆر من قسم من جارێ لەگەڵ کۆمەڵە برادرە ئەم قسەیەم کرد جیرفانم بەتاڵە وتم من ئەزان خەفەل لە چێ خۆم وتم خەفەل لەوا خۆم ئەم وڵاتی ئێمە هەزاران شەهیدی داوە ئەم شەهیدە ئامادە بۆ خوێنی خۆی ماڵی خۆی خاچی خۆی یعنی مەبەستم خاڵخان و ماڵ و کردوێتی قوربانی بۆ ئەوەی کوردستان ڕزگاری ببێ ئێستا کوردستان ڕزگاری بووە ئەو بەشەی کە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان و فیدراڵیە لە چوارچەوەی هەرێمێکە لە چوارچەوەی عێراقی فیدراڵە بەڵام ئێستا ئازانی گەنجی ئەم وڵاتە خۆی کاتە قوربانی بۆی لێرە نەجاتی بێ ڕۆی معادلەکە زۆر پێچەوانە بۆ تۆ بەڵێ ئەمەیە ئەم بابەتە من ئەڵێم من هەرێمی کوردستان ڕاستە عێراق بیانووی پێگرتووی بەڵام هەرێمی کوردستانیش کەم تەرخەم بووە ئێمە بێ واقعی بڵێن ئێمە ئابێ واقعی بڵێن هەرێمی کوردستان نەوت ئەفرۆشێ داهاتی ناوخۆی هەیە داهاتی سنووری هەیە بۆ نمونە حکوومەتی عێراقی فیدراڵ لەوانەیە هاتووە بەپێی ئەم یاسای بودجەیە کە ئەڵێ 12.67 و نەفەقاتی فعلی گرفتی دروست کردووە بۆ شایستە دارایەکانی هەرێمی کوردستان من ئەڵێم ئەگەر هەرێمی کوردستان ئەم بەدیلێ ئەگەر هەرێمی کوردستان خۆی توانای هەیە موچەی فەرمانبەران دابین بکە شتێکی باشە نەوت ئەفرۆشێ دیار بێ داهاتی ناوخۆ دیار بێ شەفاف بێ بە خەڵکی هەرێمی کوردستان بڵێ بڵ من داهاتم ئەوە نەیە ئەوە نەتوانام هەیە بەس خەڵکی هەرێمی کوردستان گومانیان هەیە پێت وایە بتوانێت دابینی کات من لە ڕابوانە لە ئێستا مەسەلەن بڵێ یعنی ئێمە بمانەوەیان نەمانەوە تەبعی هەرێمی کوردستان خۆی ئەڵێ داهاتم 350 بۆ 400 میلیارە و پێشتر ئەمەی وتووە بەڵام ئەم داهاتە کە تۆ ئەڵێ تهدیدەکەی لەوێ مانگە زیاکە مانگەکە با بۆ خۆمان نەزانین بارودۆخەکان جوڵەی بازرگانیەکان فرۆشتنەکان ئەمان هەمووی کاریگەری هەیە با ئێمە واقعی بین بەڵام هەرێمی کوردستانیش هەر بۆ نەبڵێت داهاتەکەشی هەیە نەوتیش ئەفرۆشە بە جۆرە لە جۆرەکان هەر ئەڵێ پارە نییە ئێمە ئاخر هەوڵاتی هەرێمی کوردستان بڵێ چی ینی چی بکە ئێستا حەلی ینی ئێمە نابێ بیر لە چارەسەریی ئەم گرفتە بکەینەوە منەڵم ئەگەر هەرێم خۆی پێی دابی نەکرێ با بە هەمومان واز لە بەغابێنین ئەگەر پێمان دابی نەکرێ و ئەتوانین ئەم سەرکەوتوو بین ئەگەر ئەم پرسەمان پێ سەرکەوتوو ناکرێ با ئەم قەیرانی کە لە ناو ماڵی کووردا دروست بۆ چارەسەری بکەین ئەم بێ متمانەیەت جۆرە لە جۆرەکان چارەسەرێکی بۆ بدۆزینەوانە یعنی من پێم وایە ئێستا بۆ دوو مانگی کۆتایی ساڵی 2024 مانگی 12 موچە نەدراوە یعنی لە کۆی ئەم 6 مانگە 7 مانگە 3 موچە دراوە وایە بەڵێ ئیدی ئێستا ئەم هاوڵاتی بەرگی چەند مانگی ترەگرێ بەڕای ئێمە بەرگە ناگرێت کەواتە کارەساتێکی گەورەتر ڕوبەڕووی هەرێمی کوردستان و قەوارەکە و ناوماڵی کورد دەبێتەوە کە دوور نییە زۆر مەترسیدارتر بێ کە دوور نییە ئەوەی دەست بە دەستشمانێناو لە دەستی بدەیت ڕاستە لەوانەیە ئەرچی بێ مامۆستا بامش مەسەلەن ئەبینی لە فەرمانگەکان هێشتا ئەگەر بایکۆتیشەیە بەڵام کاروبارەکان هێشتا ڕایەکرێ هێشتا بڕۆ ئێستا لەسەر شەقامەکەم ێوارە هاتم مەسەلەن لە پۆلیسی هاتوچۆ لە سەر زادەیە ئاسایش لەسەر زادەیە مەسەلەن پێشمەرگە لە سنگەکانە ئەمڕۆکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ ئێمە پابندی تاوامان هەیە من هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە بەکردداری بسەلمێنە بۆ نەڵە نەوت ڕادەسەکەم ڕادستیکە ئەوەی کە بۆ سۆمە ئەوی بۆ ناوخۆیە بەکاری بێنە داهاتەکە لە سا پەنجاکەی ڕادستکە بۆ نمونە ئەوەی کە لە یاسای بودجە و لە بڕیاری دادگای فیدراڵیاتەوە ئەگەر حکوومەتی عێراقی هەروتی پارە نادەم ئەوسا هەڵوێستی هەموو تاچێکی کووردە کە ڕوبەڕووی ئەو نەعەدالەتە بێتەوە ئەو هەمووش لەگەڵە بێت ئەبێت لەگەڵ بین ئەبێت لەگەڵ بین بەڵام کاتێک هاوڵاتی هەرێمی کوردستان بۆ نمونە هەست بەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان پابەند نەبووە و عێراقیش بیانوێکی دەستکەوتووە بیانۆکەی کە پابەند نەبوونەکەی هەرێمە قەیرانەکان چێ باجەکەی داوە من و تۆی هاوڵاتی فەرن لەبەر ئەوە من ئەڵێم ئەگەر ئەمەی هەرێم ئەمەی ئەم ڕووباسی کردووە بیگەێنێ بە ناوەندە جیهانیەکە بە ناوەندە ئیعلامیەکە لەگەڵ نەتەوە یەکگرتوەکانە ئیعلانی پابەندی خۆی بکە من ناڵم لەگەڵ فڵانان ڕێکەوێ لەگەڵ سوودانیان ڕێکەوێ لەگەڵ ئیتاری تەنسیقالەکەوێ لەگەڵ ئیدارەی دەوڵات ڕێکەوێ کە من قەناعەتم بە ڕێکەوتن نییە لەگەڵ ئەوانە ئێمە باشترین چەک
ئێمە بەدەستمانەوە بێ یاسا و بنەمای دەستوریە بڵێن گەلانی دنیا نەتەوە یەکگرتوەکان وڵاتانی زلهێز قونسڵی دنیا ئێمە وەکو گەلی کورد وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی لە یاسای بودجە و لە بڕیاری دادگای فیدراڵی ئێمە جێبەجێمان کردووە ئەوە حکوومەتی عێراقی فیدراڵە ئەوێ گەلی کوردستان برسیکە ئەو کاتە من پێم وایە ورد و دروشتی ئەم کووردە لە سەنگەری داکۆکیکردنە بێ لە مافی ڕەوای خەڵکی کوردستان بەڵام کاتێک خەڵکی کوردستان ئەزانێ من و تۆ زوڵمی لەکەین ئێستا من زوڵم لە تۆ بکەم تۆ چۆن دیفاع لەم نەکەی گرفتەکە لێرەدایە بەشێکی ئەبێ بۆیە ئەبێ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەگەر لە ڕابردووە ئەم هەڵانەیان بووە چاوێکی پیا بخشێنەوەنە لە پێناوی بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستانە لە پێناوی پاراستنی قواری هەرێمی کوردستانە هەندێک بەرژەوەندی حیزبی و شخصی هەیە ئەبێ وەلاندرێ هەر بەردەوام بن لەسەری من پێم وایە بەڕاستی خەڵکی کوردستان وەک متمانەی نەماوە قراپترە بێ و دووریش نییە بەڕاستی قوارەکەشمان لە داهاتووە بکەوێتە مەترسێکی گەورەوە کە من پێم وایە قوارەکە لە پارتی و لە یەکێتی و لە ئیسلامی و لە عیلمانی گەورەترە ئەو مڵکی لایەنێک نییە و تاپۆی کەس نییە زۆر زۆر باشە کاک مەشخەڵ مەسەلەن مامۆستا پێشنیازێکەکە مەسەلەن پەیامێکەدا کە لێرە باز لەوە کاکە ئەگەر هەرێمی کوردستان پابندیەکی لایە فەرمو با بەرژەوەندی کەسیەکان بەرژەوەندی حەزبیەکان وەلاوە بندرێن و موچەی پابندەکان لەگەڵ بەغداد جێبەجێ بکرێت ئەگەر بەغدا موچەی نەدا پارەی نەنار بۆ موچە ئەو وەختە هەموو دنیاتی ئەگەێنین و هەمووش بەیەکەوە بین و قسەیەکی کرد دڵنیام وەکو بەڕێزت وەکوونەتەوە پەروەرێک زۆر بەدڵتە کە قواری هەرێمی کوردستان و ئەو ستاتیۆی کە هەمانە لە یەکێتی و پارتی و ئیسلامی و علمانی و هەموو شت گەورەترە بەڕاستی وڵا قوارەی هەرێمی کوردستان من بەش بە حاڵی خۆمە میشاڵە مەڵم من حەزەکەم خۆم بمرم بەس نەبینم هەرێمی کوردستان بکەوێتە مەترسی وەکو قوارەکە زانی و ئامادەیشم بە ڕۆحی خۆم وەکو شخصی خۆم ینی ئامادەم لەم ترکە ساتە بە ڕۆحی خۆم بە شایەتی هەموو کورد خۆم بتەقێرمە بە دەبابەیەکی عێراقیە هەنی سەیری کە تا ئەو ڕادەیەگەر ئەو دەست درێژیە کاتە سەرمان من یەک شت پێڵم هەرێمی کوردستان لە هەموو شتێک گەورەترە قوارەی هەرێمی کوردستان پیرۆزە ئێمە مانەوەمان ژیانمان ئایندەمان مناڵەکانمان مێژوومان زمانمان جلوبەرگمان هەمووی ئەو قواری هەرێمی کوردستان ڕەبتە بەو قواری هەرێمی کوردستانەوە هیچ شتێکی تر لەوە گەورەتر نییە لەبەرەوە پێویستە بیپارێزی وەکو چاو وەکو بیلبیری چاومان بیپارێزین بەڵام خوا من یەک پرسیاری سادەش بکەم لە هەموو ئەو کەسانی کە ئیسەی گوێیان لە ئێمەیە باشە پێش 2014 کورد چی کردبوو کە عێراق موچەی بڕی ئەمە پرسیارەکە هەروەها لە ماوەی 100 ساڵی ڕابردوو یعنی 100 ساڵ بەڕاستی تەمەنێکی گەورەیە ئەم تەمەنە گەورە کام دەوڵەتی تر لە تەنیشتی ئێمە ئیسا ئەوە دەوڵەتەکانی ترێکە هاوشانی عێراق دروست بوون بۆ نمونە کویت یعنی ئەگەر کویت بەشێک بۆیە لە عێراقی ئەوانیش موچەیان بڕابووە زانی یعنی سیرکە کویت بۆیە کویتە لەبەر و لە عێراق جیابۆتەوە گینا جیاوازی نەبوو لەگەڵ ئەنبار و لەگەڵ سلێمانی و لەگەڵ ئەوانە برادەران عێراق دەوڵەتێکی مستەنەعی دروستکراوە بە زۆری قەرارێکی سایکس بیکۆ ناتوانێت ببێتە جێگەی حەوانەوەی مرۆڤ جێگەی مافەکانی مرۆڤ جێگەی ئەوەی کە مرۆڤ تایە بحەوێتەوە بە تایبەتی کورد چونکە ئێمە بەس لە 100 ساڵی ڕابردوو ئەومان زانیوە کاکە من جەنابی مامۆستا قسەیەکی جوانی فەرمووەڵێ ئەگەر هەرێمی کوردستان هەموو پابندیەکانی جێبەجێ کرد ئەسڵەن هەرێمی کوردستان هەر نەبوو هەتا مەرجی هەبێ کە سێرەك ئێمە ئەنفالە کراین کیمابارانە کراین ئیهانە ئەکراین ئیعدامەکراین ئیسە کە قوارەیەکمان هەیە داوای مەرجی لەکەن باشە مەرجەکان جێبەجێیەکە بەس من ئیسە پێتەڵێم ئێگەر 100% دڵنیام لەوەی کە عێراق موچە چارەسەر ناکە باش ئەگەر دوای ئەوە چی یعنی بۆچی ناین بۆ تەنها جارێک سیناریۆکان جێبەجێ بکەین سەیری سیناریۆی جێبەجێکردنی مەرجەکانی بەغا بکە دوای ئەوە سەیری سیناریۆی ئەوە بکە کە عێراق مەرجەکان جێبەجێنە ئەو ئامادەنیە ڕێکەوتنەکان جێبەجێ بکە ئەو مەرجتی ترە دۆزی سەیری کە کاکە خۆ زۆر سادەیە ئەم یعنی عقلێکی باڵای ناوێت تاکو لە ڕەفتارەکانی عێراق تێبگەی سەرەتا ئەیانود ناوەکانتان دووبارەیە لە ینی وەکو مناڵ بخەڵەتێنها بە شێوازێکی زۆر مناڵانە تەعامل لەگەڵ کورداکەن یەکەم جار وتیان ئەوە لیستەکانتان خاوێن نییە تەحەداتەکەم لە ماوەی دوومانی ڕابردوو کەس باسی لیستی کردووە تا ئیسا هیچ کەس باسی لیست نەماوە لیست کێشەی تایە و ناوی دووبارەیە و ناوی مردووە ئەمە هەندێک بڕووبیانی و مناڵانە و مارەتۆپی و ئێمە لە مەجلیسی عەشایری خۆماناڵین مارەتۆپی و بوو باشە کاکە
دوای ئەوە کە لیستەکان پاکراوە ئەنجاوتیان UPN-یان UPN-یشیاندانە دوایوتی ناوی چواری ناوی چواریشیان نات وردە وردە زەختەکان زیاتر ئەکەن مارەتۆپیوەکان زیاتر دروستەکەن ئامانج لە هەموو ئەم شتانە چییە؟ ئەوەیە کات تێپەڕێ هاوڵاتی کورد فەرمانبەری کورد تەواو ماندوو ببێت تەواو هیلاک ببێت تەواو پڕستی لێ ببڕێ پرسیاری من و ئەوەی کە لێ تێناگەم ئەوەیە باشە لە ناو 6 ملیۆن کورد کاکە ئێمە ئەزمموی ترمان هەیە ئیستا چینیەکان کە لایە لە کەون بەڕێوە ئەبن ئەم چینیانە لە ساڵی 53 تاکو 57 10 ملیۆن ئینسانیان لەبەر سامرد کاکە بەڵام ئەو نەتەوە چۆن توانی هەڵسێتەوە ئیسا ئەتوانێت حکمی هەموو دنیا بکە ێ باشە عیبە بۆ میلەتێک کە 6 ملیۆن کەسی نیەمە ئاومان هەیە زەویمان هەیە خاکمان هەیە هەروەها کشت و کاڵێکی زۆر زۆر باشمان هەیە ئاوێکی زۆر سازگارمان هەیە باشە یعنی زۆر شتمان هەیە ئەتوانین بەبێ بەغدا بژین ئەتوانین بەبێ بەغدا بژین کاک مەشخەڵ ئەتوانین موچەدابین کەین لانی کەم خەڵک تووشی قەیرانی گەورەی برسێتی نەبێ بۆن ئەزانی چۆن عیبە ئیسە کە من ماڵم هەبوو عیبە نەتوانم ئیداری ماڵەکەی خۆ ئیدارە ناڵم داهاتم چەنەیە ئەبێ ئیداری ماڵەکەی خۆم بە گوێرەی ئەو داهاتی کە هەمە بەڕێوی ببم کورد عیبە یعنی دەیان پسپۆڕ و سەدان خەڵکی عاقل وەکو جەنابی مامۆستا وەکو جەنابت وەکو ئەو خەڵکە عاقل و ژیرەمان هەیە یعنی ئێمە خەڵکمان هەیە توانیوانە کورد شۆڕشی بۆ دروستکەن و بیکەن بە قەوارە و بیکەن بە ڕقم ئیسا ئەم بابەتە یەکجار زۆر گەورە نییە کە ئێمە چۆک دابدەین کێشەی موچە لەگەڵ احتیلالی عێراقی کێشەیەکی زۆر گەورە نییە ئێمە لە خۆمانمان گەورە کردو ئێمە هەمیشە ئەگەڕێنەوە بۆ عێراق و توێژ دەکە عێراق قسەی خۆی کردووە عێراق بە بڕینی موچە بە دەستبردن بۆ بڕینی موچەی خەڵک مناڵێکی فەرمانبەر کە ناتوانانی شیرەکەی بۆ بکڕی ئەو قسەی خۆی کردووە غەرەز لەمە کوشتنە ئەو ئامادەیە فەرمانبەری تۆ لە برسا بمرێ جینۆسایدی سپیتەکە یعنی عیبە ئەو نەبدەین لە دەرگای عێراق ئێمە خۆمان وەرە ماڵی خۆمان ڕێکە خەینەوە وەرە ماڵی خۆمان ڕێک بخەین خەڵکی دانا و زانا و عاقڵ و ژیرمان زۆرە با بزانین چۆن لەم ئەزمونە نەجاتمان ببێ ئێمە چۆن ئەمە بکەین بە ئەزمونێ وەکو چینیەکان کردیان ێ باشە خۆ چینیەکانیش مرۆڤن وەکو ئێمە مرۆڤ یعنی دەیان میلەت لە دنیا هەبووە کێشە و قەیرانی لەمە زۆر گەورەتری هەبووە قەتەریەکان سەیریکە کە جەنابی مامۆستا ئازانێ لە 2013 تاکو 2019 گەورەترین گەمارویان لەسەر بوو ڕاستە ئەوان نەوتیان هەیە بەڵام کێشەی ئێمەش نەوتمان هەیە بەس ئەوان سیادەیان هەیە بۆیە ئاسانتر نەجاتیان بوو ئێمە سیادەمان عێراق داگیری کردووە باشە من یەک پرسیارەکەم لە هەموو کورد باشە گەر ئێمە بە نەوتی خۆمان و بە داهاتی خۆمان و بە هەموو شتێکی خۆمان بژین وەزیفەی عێراق بەرامبەر منێکی کورد چییە ئەو کاتە کە موچەم نەداتێ بڕیار لای ئەو بێ سیادە لای ئەو بێ قەرار لای ئەو بێ شوناز لای ئەو بێ پەساپۆرت لای ئەو بێ هەموو شتێک لای ئەو بێ ئاڵاکەی بسەپێنێ بە نەوتی خۆشم من خۆم بژێنم بۆچی عێراقی بم من ئەو کاتە وەزیفەی عێراق وەکو دەوڵەتێک بەرامبەر منی هاوڵاتی چییە ینی خۆ تۆ ناکرێ بڵێ هەرێمی کوردستان هەموو شتێک بکە عێراق نیکە عێراق قەرزاری 100 ساڵی ڕابردووی ئێمەیە مامۆسازانە 100 ساڵە عێراق کیمیایی بە ئێمەکە ئیهانەمانەکە ئینسانی کورد تێکەشکێنێ ناکرێ ئێمە بەفوویەک و سەبرێ ئەم دەسەڵاتی ئیسێ عێراق وەریسی شەرعی زەعیم عەبدولکەریم قاسم و ئەو عەلی حەسەن مەجید و سەدام حوسێن و ئەمانەیە وەکو چۆن پابەند بوو بە بژاردنەوەی قەرزەکانی سەدام حوسێن لەگەڵ کوێیت و لەگەڵ وڵاتانی تر ئاواش وەریسی تاوانەکانی سەدام حوسێن و ئەنفال و کیمیابارانە بەرامبەر بە ئێمە نابێنە کولی لەم ڕاستی قانونیانە بکەین ئەمە ڕاستیەکی قانونیە من هیوادارم دانا و هۆشمەندەکانی کورد هەر ئیستا و من قەناعەتم وایە پێویستە دەستپێشخەریەک بکرێت لە ناو ماڵی کورد و حیزبەکان حتا کۆمپانیاکان کۆمپانیای زۆر باشی جیهانیمان هەیە ئێمە خەڵکی پسپۆڕی زۆر باشمان هەیە وەرە کۆبوونەوەیەکی بەرفراوانی کوردی بکرێ بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە هەمومان وەکو عایلەیە کۆبینەوە کاکە کورد هەمووی عایلەیەکە هەموو کورد بەقەدەر گەڕەکێکی قاهیرە یان تارانە عیبە ئێمە گەڕێکێک نتوانین لە سەردەمی زیرەکی دەستکرد و قەرنی 21 نتوانین کێشەی مادی گەڕێکێکی بۆ گاڵتە بکەین بە مەلاکانی تاران کە منافەسەی غەرب و ئەمریکاکەن ئێمەڵێن مەلا کۆنەپەرستن بەڵام مەلاکانە توان ئیدارەی 50 ئەوەی نەتەوەی کورد بدەن کەیسە ئێمە 6 ملیۆنی ئەوان 90 ملیۆن کاکە یعنی بۆچی ئەوانە توان ئیدارە بکەن منافەسەیش بکەن تەسلیمیش نەبن نەژڵێن هێز نابەرابەرە ئێمە بۆ لە یەکەم لەحزە یەکسەر بڵێن وڵا هێز نابەرابەرە عێراق گیانوەرە موچەم بۆ بێنە ئەی خۆت چیت تۆ بەشەری کاکە تۆ عەقڵ هەیە مەهارەتی هەیە ئەبێ
تواناکانی خۆت بەکاربێنی بەڵام نابێ ئێمە کە خۆمان ژیان نابێ لە ژێر سیادی عێراقا بین مادەم سیادەی عێراقا پێویستە عێراق موچە و تەنمیێ لە ئەستۆ بگرێ بێ هیچ سپاس دەکەم کاک مەشخەڵ سپاس مامۆستا دووە تەوسیات و سەرنجی تۆ ئەندامی چەنجومە نوێنەرانی عراق بۆی خەڵک لەو نەهامەتیە ڕزگاری بێ و بتوانێت لە نزیک مەودادا لانی کەم لە هەفتەی داهاتوە موچێ بگاتە دەستی فەرمانبەر. سەرەتا حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بە پەرۆژ بێ بۆ ئەم بابەتە ئەمە بابەتە هەنگاوی کردارێکی بنێت چونکە هەمومان ئەزانین پەیوەندی ڕاستەخۆی بە بەتاکی هەرێمی کوردستانەوەیە فەرمانبەران لە بارودۆخێکی زۆر نائاساییدا وەکو وتمان ئەم بابەتە درێژە بچێشێ دوور نییە بەڕاستی قەیرانی تر سەر هەڵبدا و هەمووشمان ئەزانین کە ئەم بارودۆخی لە ناوچەکایە بارودۆخێکی هەستیارە و ناسکە دوور نییە بەڕاستی گەلی کورد لەبری ئەوەی دەستکەوت بچنێتەوە بێتە بە قوربانی جارێکتر کە ئەمە بابەتێک بۆیە ئەم بابەتەی کە باسەکری حکوومەتی هەرێم یعنی ئەمە بە هەموو غەمی خۆی بزانێ ئەم بابەتە عێراق کەم تەرخەمە عێراق بیان و ئەگرێ عێراق فشاری هەیە عێراق نازام ئەیەوێ کورد سزا بدا ئەمە هەمووی لەلایەک و لەلایەکەی تر ئایا هەرێمی کوردستان کە خۆی حکوومەتێکە و داهاتێکی هەیە و کۆمپانیایەکی وەکو کاکین باسی کرد کۆمپانیای زەبەلاح لە وڵاتەیە کارەکەن ئایا هەرێمی کوردستان ئامادەی چی بۆ فەرمانبەرانی خۆی بکە ئەنی ئەم بابەتە بۆیە من بۆیە وتم سەرەتا ئەگەر هەرێم وەک ئەوەی ئەڵێ پابند و شتێکی باشە بەڵام ئەمە بڕاتە بابی کردارێکی ئەو کاتە ئەگەر عێراق هەر زانیمان بیلفعل ئەیەوێ بەهانە بە هەرێمی کوردستان بگرێ سیاسەتی برسیکردن بەکاربێنێ ئێستا مبەرڕێکی یەکە هەرێم پابند نییە کە ئەو مبەرڕەی نەما من تەسەور ناکەم عێراقیش لەم قۆناغی ئێستاە بیەوێ لەگەڵ هەرێمی کوردستانە قەیرانێکتر بۆ خۆی دروستکە چکە بارودۆخی خۆی زۆر لەبار نییە بارودۆخی ناوچەکە هەستیارەکە وەکوتم لەسەر لێوانی گۆڕانکاریەکایە لەبەرەوە هەرێم حکوومەتی عێراقیش ئەبێ مامەڵە لەگەڵ ئەو واقعە بکە کە لە هەرێمی کوردستانە هەیە بۆیە من پێم وایە ئێستا بژاردەی یەکەم لە بەردەمی هەمووان ئەوەیە چارەسەرکردنی ئەم کێشە ئابوووریە کە بەرۆکی تاک بەتاکی خەڵکی کوردستانی گرتووەتەوە کە هەمووشمان ئەزانین ئەم هەرێمێکی دەوڵەمەندە داهاتی هەیە ڕۆژانە نەود ئەفرۆشرێ ئەمە هەمووی بابەتە بۆیە اینجا شتێکی ترکە کە خەڵکی بێمتمانە کردووە ئایا ژیانی من و تۆی هاوڵاتی ژیانی هاوڵاتیەکی ئاسایی و فەرمانبەرێک وەکو ژیانی کاربەدەستەکان و خاوەن کۆمپانیەکانە لە وڵاتەیە ئاخر ئەمەیە ڕوحی جۆنەڵی ئینتیما و بەرگری لاوازەکە بۆیە ئەمە خوا نەخواسە گەلی کوڕ ڕوبەڕووی هەر مەترسێک بێتەوانێ ئەو ڕوحی بەرەنگاربوون و مقاومەیە لەوانەیە کەلێنی تێبکەوێت کە ئەوە زەرێکی گەورەی بۆ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستادارە سێکانیان ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق سپاس بۆ بەڕێز کاک مەشخەڵ کەوڵۆسی چادری سیاسی سپاس بۆ بەڕێزیشتان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەش کردم بە هیوای ئەوەی کە لە کاتژمێرەکانی داهاتوو یان لە ڕۆژانی داهاتوو گرفتی موچە چارەسەر بکرێ و موچە بگاتە جیرفانی فەرمانبەران و موچە خۆرانی هەرێمی کوردستان ئێوە شەمولاکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ